کۆنسوڵخانەی ئێران لە سلێمانی لە ڕاگەیەنراوێکدا داوای لە فۆتۆگرافەرەکانی هەرێمی کوردستان کردبوو هەر کەسێک خوازیارە دەتوانێت لە پێشبڕکێی گەورەی ئاسەواری ڕەوشەنبیری و مێژوویی و شوێنە گەشتیاریەکانی ئێران بەشدار بێت. مەرجی پێشبڕکێیەکە بەم شێوەیە بوو کە بەشداربووان دەبوایە وێنەکانیان گوزارش لە شوێنە گەشتیاریەکان یاخود مێژوویی و ڕەوشەنبیریەکانی ناوەوەی ئێران بکات. یەکێک لە بەشداربووەکان کاک پێشڕەو مەهدی جەمیل بوو کە لە کۆتاییدا لەگەڵ 5 نەفەری یەکەم خەڵاتی براوەی ئەم پێشبڕکێیەی لەلایەن سەرکۆنسوڵگەری کۆماری ئیسلامی ئێرانەوە پێبەخشرا. بۆ قسە و گفتوگۆی زیاتر لەم بارەیەوە هەر ئێستا و بە شێوەیەکی ڕاستەوخۆ پێشڕەو مەهدی بۆتە میوانی پڕۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. کاک پێشڕەو سڵاوم کاتت باش و زۆر سوپاس کە میوانداری ئێمەت قبوڵ فەرموو. هەموو کاتی ئێوە و تەواوی گوێگرانی رادیۆی سەلام باش و باشتر و هیوای ڕۆژێکی باشیان بخوازم. هەر بژی زۆر سوپاست دەکەم. وەکو یەکەم پرسیار حەزەکەم بۆ ئێمە و بیسەرانی رادیۆ سەلام ڕوون بکەیتەوە ئاخۆ ناوەڕۆکی پێشبڕکێیەکە چۆن بوو، مەبەست لێی چی بوو، بە چ شێوازێک بەڕێوە چوو؟ وەک دیار بوو ئاگاداریەک لە پێیج و سۆشیال میدیاکانی کۆنسوڵخانەی ئێران بڵاو کرایەوە کە پێشبڕکێیەکی وا هەیە لەسەر ئەو شوێنانەی کە تایبەتن بە گەشت و گوزار و هونەری و مێژوویی ئێران. دیارە کۆمەڵێک فۆتۆگراف لە ماوەی ڕابردووە سەردانی ئەو وڵاتیان کردبوو، بە کۆمەڵێک گوێنە توانیان بەشدار بوون و کۆیان هەڵە نەبوون، زیاتر لە 35 کەس بوون بە چەندین وێنە بەشداری ئەو پێشبڕکەیان کرد. بەڵێ هەرچەند جەنابەت ئاماژەشت پێدا، بەڵام حەزەکەم جارێکی دیکە بۆمان باس بکەی ئاخۆ چەند کەس لەم پێشبڕکێیەدا بەشدار بوون و ئەو وێنانەی کە هەڵبژێردران بەشی زۆریان گوزارشتیان لە چی دەکرد؟ زیاتر لە 35 کەس بەشدار بوون و 5 کەس گەشتنە قۆناغی کۆتایی. لە قۆناغی کۆتایی ئەم 5 وێنەیە هەڵسەنگانیان بۆ کرابوو کە گەشتبوونە قۆناغی کۆتایی و ئەمەش لە وڵاتی ئێران لە تاران هەڵسەنگاندن بۆ وێنانە کرابوو. زیاتر گزارش لە شوێنی گەشت و گوزاری ئەو وڵاتەیە کرد. ئەوە بوو ئێمە ئاگادار کراینەوە لەلایەن کۆنسوڵخانەوە لە مەراسمێکی تایبەت تا بانگەشتنامە کراین و بە ئامادەبوونی پارێزگار و چەندین کەسایەتی ئەو شارە خەڵات و ڕێزلێنانمان پێبەخشراوە. من یەکێک بووم لەو بەشداربووانە کە گەشتومە قۆناغی کۆتایی. جێی دەستخۆشی و هیوادارم هەروە بە سەرکەوتووی بتبینین هەر بژی. بەڕای جەنابەت ئەم جۆرە پێشبڕکێ و پێشانگایانە بۆ لایەنی گەشتیاری و ڕاکێشانی سەرنجی گەشتیاران بۆ وڵاتی ئێران چ گرنگیەکی هەیە؟ یەکمان گرنگیەکی زۆری هەیە. بۆ نمونە من کە وەکو یەکێک لەو بەشداربووانە کە بەشدار بووم لەو پێشبڕکێیەوە من زیاتر هان بدەن وەکو فۆتۆگرافی یا خۆت وەکو وێنەگرێت زیاتر هان بدرێن بۆی کە زیاتر تموحێکی زیاتر بێت وەکووە کار لەسەر شوێنە گەشت گوزاریەکانی ئێران بکەم. نەک من ویسە لەوەشێک کەسانێکی زۆرتر لە هەرێمی کوردستان تۆمۆحێ ئەویان هەبێت بۆ ساڵی داهاتوو بەشدار بن لە پێشبڕکەیە کە نەیانتوانیوە پێشتر ڕەنگە فۆتۆی ئەو وڵاتە و شوێنە گەشت و گوزاریەکانیان هەبێت. بێگومان منیش کە پێش ئەوەی سەردانی ئەو وڵاتە بکەم وێنەم بینیوە، یعنی وێنە لە ئەو پێیج و سۆشیال میدیا و ئەوانەی کە تایبەتن بە ئێران کە گرنگی ئەدەن بۆ بوارە بە شوێنە گەشت و گوزارەکانیان بێگومان گرنگی و تایبەتی خۆیە بێت. زۆر ڕاستە. بڵێ ئایا لە هەرێمی کوردستانی شوێن و کەیسی ئاوەمان نییە کە ئێمەش پەنایان بۆ ببین بۆ ناساندنیان بە دنیای دەرەوە؟ لەسەرم بابەتە ڕای بەڕێزت چییە و پێویستە چۆن و بە چ شێوازێک بەرجەستەیان بکەین و بتوانین گەشتیار بۆ هەرێمی کوردستان ڕابکێشین؟ بێگومان ئەمە جگەر لەوەی کە ساڵانێکی زۆرە فۆتۆگرافەکان بە شێوەیەکی بۆ خۆبەخشی هەساون بەم کارە و بۆ ناسانی شوێنە گەشت و گوزارەکانی هەرێمی کوردستان کە چەندین شوێنی فروشتیمان هەیە، یعنی ئەوەی کە بۆ نمونە یعنی هیچ بودجەیەکی کاسەر لە تاافگە بێت لە شوێنی فروشتی سەرنج ڕاکێش بێت. یعنی ئێمە بەبێ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان کاری تیاکرد بێت بوونیان هەیە. بۆ نمونە سەر وڵاتانی کە خۆی سەحرایە، وڵاتەکە سەحرایە کردی بە شوێنێکی گەشت و گوزاری کە لە تەواوی وڵاتان سەردانیەکەن. ئێمە شوێنەکانمان هەیە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان کار بۆ ئەوە ناکات، یعنی گرنگی بە کۆمەڵێک بابەت نادات، پشتگیری فۆتۆگراف ناکات و بابەتەکە بە شێوەیەکی گرنگ سێر ناکات. یعنی تا ئێستا
پشتگیری یەک فۆتۆگراف نەکراوە بۆ نمونە بتوانێت ئەو پرۆژانەی کە سەبارەت بە گەشت و گوزار کە بەشێکی گرنگە لە داهاتی وڵات بتوانێت پشتگیری بکات. وەکو دواپرسیار لە ڕێگەی هونەری فۆتۆگرافیەوە بەگشتی دەتوانرێت چی بکرێت؟ کاگە فشینگیان ئەتوان بڵێن چی ناتوانێت بکرێت، یعنی بابەتی فۆتۆگرافی بابەتێکە زۆر گرنگ، یعنی وتەیەکەیە کە دایمە دووبارە بێتەوە کە ئەڵێن زمانی تەواوی نەتەوەکانەوە هەموو کەسێ دەتوانێت لێ تێگات، یعنی بەدەرلەوە یعنی ئەمە کۆمەڵەیەک کەیس و بابەتی زۆر گرنگمان هەیە بام دوور نەکەومەوە لە هەڵەبجە جنسایدی هەڵەبجە ئەنفال، یعنی کۆمەڵی بابەتی گرنگ هەیە توانی ئێمە کاری لەسەرکەرم بابەتە بیکەنە بابەتێکی نێودەوڵەتی و خەرەبووی پێوەربگرینەوە، یعنی بەداخەوە تا ئێستا بۆ نمونە پشتگیری ناکرێت، یعنی کۆمەڵێک لەوەتی هەیە هەرێمی کوردستان بە کۆمەڵی کارەساتی یەک لە دوای یەک و یعنی نەهامەتی و دەربەدەریە تێپەڕێت، ئەمە بە فۆتۆ نەبێت ناتوانین یعنی بە هیچ شتێکی تر بیگەێنینە دەرەوە، یعنی لە ماوەی ڕابردووە ئەگەر بۆ نمونە یعنی ئەم جنسایدی هەڵەبجە ئەگەر فۆتوانە نەبووان یعنی شتێک بە ناوی ئەوە بوونی نەبوو، فۆتۆ کاریگەری وە گرنگی خۆی هەیە لە هەموو بوارەکانەوە و لە هەموو کات و ساتە بە تایبەتی لە ئێستا گرنگێکی زیاتر لێ و یەکجار زیاتر لە جارانی هەیە. بەڵێ زۆر بەڕێز پێشڕەو مەهدی فۆتۆگرافەر و چالاکوان زۆر سپاس کە بە ڕێگەی تەلەفۆن لە هەڵەبجەی خۆشەویستەوە بوویتە میوانی پرۆگرامی سپێدەی بەختەوەری لە رادیۆ سەلام. زۆر سپاس بۆ ئێوەش بۆم دەرفەتە.